ئەو شێرپەنجانە کامانن کە پشکنینی پێشوەختیان بۆ دەکرێت. چەند خاڵێکی زۆر گرنگەیە کە پێویستە هەموو هاوڵاتیەک بیزانێت دەربارەی بە پشکنینی پێشوەخت. لە گرنگترین ئەو خاڵانە یەک بە شێوەیەکی گشتی پشکنینی پێشوەخت بۆ 6 جۆر شێرپەنجە دەکرێت، وەکو شێرپەنجەی مەمک، کۆڵۆن، ملی منداڵدان، پرۆستات، میلانۆمای پێست لەگەڵ سیەکان. دوو، پێش هەبوونی هیچ نیشانەیەک بۆ ئەو کەسانە ئەنجام دەدرێت کە ئەگەری توشبوونیان بەو 6 جۆرە شێرپەنجەیە زۆرە. سێ، پێویستە تەمەن و کاتی گونجاو لەلایەن پزیشکی پسپۆڕەوە دیاری بکرێت تاوەکو زۆرترین سوود لە پشکنینەکە وەربگیرێت. چوارەم، پێویستە دیسان پزیشکی پسپۆڕ بۆ دیاری بکات کام جۆرە لە پشکنین بۆ تۆ گونجاوە. پێنجەم، ئەگەر بە ڕێنمایی پزیشکی پسپۆڕ پشکنینەکەت بۆ دیاریکرا ئەوە سوودێکی باشی دەبێت، وەکو زوو دەستنیشانکردنی شێرپەنجە لە قۆناغە سەرەتایەکان کە چارەسەری زۆر ئاسان دەبێت و ئەگەری مردن بە شێرپەنجە کەم دەکاتەوە. شێرپەنجە زۆر جار زوو دەستنیشانکردنی نەخۆشیەک بۆ مانایەیە کە دەتوانرێت چارەسەری نەخۆشیەک بکرێت پێشەوەی بە شێوەیەکی بەرچاو پێش بکەوێت. بۆ نمونە زۆر جار شێرپەنجەکانی قۆناغی سەرەتایی بە شێوەیەکی کاریگەرتر چارەسەر دەکرێن و لەوانەیە دەرەنجامی باشتریان هەبێت بە بەراورد بەوانەی کە لە قۆناغەکانی دواتردا دەستنیشان دەکرێن. بۆ نمونە دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەی مەمەک زۆر جار دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی مانەوە بە بەراورد بەو شێرپەنجانەی کە لە قۆناغەکانی دواتردا دەستنیشان دەکرێن. شێرپەنجەی مەمەک پێشنیاری مەمۆگرام بۆ خانمان دەکرێت کە بە زۆری لە تەمەنی 40 - 50 ساڵیەوە دەست پێ دەکات. شێرپەنجەی ملی منداڵدان پشکنینی پاپ و پشکنینی HPV بۆ خانمان بەکاردەهێنرێت، بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 21 ساڵیەوە دەست پێ دەکات. شێرپەنجەی کۆڵۆن و ڕیخۆڵە کۆلۆنۆسکۆپی و پشکنینی پیسایی و ڕێگەی تر پێشنیار دەکرێت بۆ گەورەکان بە زۆری لە تەمەنی 45 ساڵیەوە دەست پێ دەکات. شێرپەنجەی پرۆستات پشکنینی PSA دژەجینی تایبەت با پرۆستات بۆ پیاوان گرنگە، بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 50 ساڵیەوە دەست پێ دەکات یان زووتر. شێرپەنجەی سیەکان سیتیسکان گرنگە بۆ ئەو کەسانەی کە جگەرەکێشن، بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 50 ساڵیەوە دەست پێ دەکات. چاوەڕێی دەرکەوتنی نیشانەکان مەکە. ئەمڕۆ بەرنامەی پشکنینەکانت دابنێ و بەرپرسیارەتی تەندروستی خۆت لە ئەستۆ بگرە. پشکنینەکان لە پێشینەی کارەکانت دابنێ و چالاکانە بمێنەرەوە و لە باشی تەندروستی خۆت دڵنیا بە. پاکێجی پشکنینی پێشوەختە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە و تۆی بەڕێز دەتوانی بۆ ڕێگرتن لە هەڕ و دا و نەخۆشیەک پشکنینی تەواوی ئەندامەکانی جەستەی خۆت بکەیت و لە تەندروستی خۆت دڵنیا بیت.